خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەچینە لای تەوەرەکی دیکەمان هەمیشە ئاڵێن فیلمەکانی کە لە هەرێمی کوردستانیشا بەرهەم ئەهێنێتەوە ئاماژەشم پێکرد هیچی کەمتر نییە لە فیلمە جیهانیەکان هەر بۆیە فیلمەکانی خۆشمان بە دەرهێنانە جوانەکان ئەتوانن لە فستیڤالە جیهانیەکاندا بەشدار بن هەر بۆیە لە ئێستادا بەڵگە فیلمی بابەنوئێل کە لە دەرهێنانی فیلمساز ڕێکەوت حەمەد تۆفیقە لە فستیڤالێکی نێودەوڵەتی لە وڵاتی ئیتالیا بەشدار ئەبێت و نمایش ئەکرێت جا ئەمە پێمان خۆشە زانیاری وەربگرین لەسەر بەشداریکردنی ئەم فیلمە لە فستیڤالێکی نێودەوڵەتیدا میوانداری زۆر بەڕێز دەرهێنەر ڕێکەوت حەمەد تۆفیقمان کردە بۆی زانیاری زیاترمان بادێ کاکرێکەوت سڵاو لێبێ بەخێر بەسەر چاومان پێشەوەی کە هیچ گفتوگوێ بکەین و باس لە فیلمەکە بکەین کە بەشدار لە فستیڤالەکە باس سەرەتا ترێلەری ئەم بەڵگە فیلمە ببینین. هەواوی تەمەنم بەخشیوە بە خاوێنکردنەوەی کۆڵان و شەقامەکانی شار لەو زغڵ و خاشاکەی فڕێدراون. خەونەکەم لە ناو پەڕۆیەکدا بەم درەختە پیرۆزەوە گرێدەم. هیوای پێشوو نەژیا و مرد بەڵام ومێدێکی گەورەی بە دوای خۆی داهێنا. من ناوم حسێنە و بە پاسەوانی پاک و خاوێنی شەقامەکان ناسراوم. کاکرەکەوت دەست خۆش بێت ئەجا باسێک لە فیلمەکە بکەین بزانین فیلمەکەم نی ڕاکێشە سوپاس زۆر تایبەت بوو دەست خۆش بێت کاکرەکە سوپاس هەمیشە سەرکەوتنەوەی کە فیلمەکە هەر زۆر تایبەتترە دەستەکانت خۆش بێت باسێک لە فیلمەکە بکەین بە گشتی. بەڵێ ئەم فیلمە بابەنوئێل بەڵگە فیلمێکە کە پارساڵ کۆتایی مانگی 11 بە ستافێکی کەمی 5 کەسی ئەم فیلمەمان دروست کرد ماوەی 15 ڕۆژێک خەریکی وێنەگرتنی فیلمەکە بووین. چیرۆکی ئەم فیلمە چیرۆکێکی کوردی فرەڕەهەندیە لەبەرەوەی کە لەبەرەوەی ئەڵم فرەڕەهەندیە لەبەرەوەی کە بابەتێکی کوردی دروستکەری چیرۆکەکەی و لە هەمان کاتا ڕەهەندێکی تریشی هەیە کە جوگرافیاکان تێپەڕێن واتە توانم بڵێم نێونەتەوەییە. بۆ بەشداریکردنیشی لە فستیڤالەکان ئێمە سەرەتایی مانگی ڕابردوو ئەپروڤی 22 فستیڤالمان بۆ وەرگرتووە لە دەرەوەی وڵات هەڵبەت فستیڤالەکانی ئەوروپا کە زیاتر پێشوازیشی باشی لەکرێت و بەسپاسەوە یەکەم فستیڤالە کە بانگشتنامەیان بۆ نردوومەتەوە بۆ بەشداریکردن فستیڤاڵی میدیتریانۆیە لە هەرێمی کارابەریا. هەن زۆر باشە فستیڤالەکە کەی ئەنجامەدرێت کەی فیلمەکە نمایشەکرێت. فستیڤالەکە 3 دەست پێیەکە بۆ 7 کۆتایی پێدێت. خۆشتان ئامادە بن هەر زۆر باشە تا چەند گرنگە فیلمانە ئەم بەرهەمە جوانە کوردیانە بچێتە دەرەوە لە فستیڤالە جیهانیەکانە بەشداری پێ بکرێت. من پشت بەستوو بە ئەزمموی ڕابردووم ئەم قسەیە کەمەوە لەبەرەوەی کە فیلمەکانم پێشوازیشی باشیان لێکراوە لە فستیڤالەکانە و چانسیۆم هەبووە بەشداری خۆم بەشداری بکەم لە زۆربەی زۆری ئەو فستیڤالانی کە ئینڤایتیان بۆ نردوومەتەوە بەڵام بەرحاڵ گرنگیەکەی لەوەدایە کە دوای نمایشکردنی فیلمەکە شانسێکی ئەوە تیاتێک کە دانیشی لەگەڵ دەرهێنەر و پرۆدیوسەرەکانی ئەو وڵاتی کە تۆ فیلمەکە تیان نمایشەکەی نیقاش دروستە بێت و دیبێتت بۆ سازەکەن و
زیاتر گۆڕینەوەی کەلتورە بە زمانێکی تر. زۆر باشە هەندێک جار کە ئەم فستیڤالانە ئەکرێت هەر لە ناوخۆی هەرێمی کوردستانیشە جاچێک ئەوەی کە فستیڤالەکە لە دەروی وڵات بێت هەندێک جار گلەی ئەوە ئەکرێت کاڵای فیلمەکەی من وەرنەگیراوە لە فستیڤالەکە مەرجێکیە بوو ئەوەی کە ئەم فیلمانە لە فستیڤالەکان وەربگیرن و لەوێ نمایش بکرێن من وڵی وەڵامێکی کۆمیدی تێمە بۆ ئەمەە بەرەوەی کە من فیلمێکی لە 2022 فیلمێکم دروست کرد بەشداری 27 فستیڤاڵی نێودەوڵەتی کرد 7 خەڵاتی نێودەوڵەتیشی بەدەستێنا نردم بۆ فستیڤالێک لە هەرێمی کوردستان بە ناوی فستیڤالەکە نێنین لەو فستیڤالە فیلمەکەمیان قبول نەکرد و سەلێکت نەکرا بۆ بەشداریکردن لە فستیڤالەکەشە بەڵام من مانای ئەوە نییە کەیتە تۆ چۆنەڵی پێت ناخۆش بێ ینی ئەسڵەن من ئەوەشم نەکردەوە کە مەسەن تەلەفۆنێکیان پەیوەندیشان پێ بکەم بڵێن هۆکاری وەرنەگرتنەکە چێت لەبەر کە تەبیعەتی فستیڤال وایە ڕەنگە کەتەگۆری ئەو فستیڤالە لەگەڵ لەگەڵ ستایلەکەیان نەگونجێت نەشێت یعنی ئاسایی و سروشتیە بۆ ئەبێ قبوڵیش بێت ئەو بابەتە باش کەواتە چۆن تۆ ئەم فیلمت ناردە ئەو فستیڤالە چۆن قبول کرا چۆن کەسێکی تر فیلمەکەی بنێرێتە ئەم فستیڤالانە قبول کرێت لینکی نردنی شێوازی ئەم پەیوەندیە چۆنە بەڵێ شێوازەکانی نردنی فیلم زۆرن بۆ فستیڤالەکان هەڵبەت چەند سایتێکەیە بۆ منە سایتی فیلم فریوەی هەیە کە ئەتوانیت لەو ڕێگەیەوە خۆت بەڵام شارەزاییەکی پێویستە لەبەرەوەی کە ئەو فیلمی کە تۆ بەرهەمت هێناوە ڕەنگە لەگەڵ ستایل یان لەگەڵ کەتەگۆریەکانی ئەو فستیڤالەیە قبول کراون نەبێت بۆ منە فستیڤال هەیە تەنها لەسەر ژینگە ئیشەکە فستیڤال هەیە تەنها لەسەر بابەتی فیمینیستی ئیشەکات یعنی تۆ ناکرد فیلمێکی بۆ فیلمێکە دروست کردبێ ژانڕەکەی کۆمیدی بێت و تۆ مەسەن بێگومان ئەوە دووەرناگرێ و زایدن ئەوش با تەوزیحێک بەمەوە من هاوکاریم کراوە لەوەی کە ئەم فیلمانە بنێنێ دەرەوە ڕێتاو فیلم هاوکاریشی باشی ئەو بابەتەیە بۆ کە کاریان بە تەنها بڵاوکردنەوەی فیلمە کوردیەکانە بۆ دەروی وڵات دەستەخۆش بێت کاگڕێکەوت کاری داهاتوومان چێ بێت کاری داهاتووی داهاتووی کاگڕێکەوت لە چی کارێکە ئەبینینەوە بەڵێ کاری داهاتوو ئەتوانم لە ئێستاە لە قۆناغی کۆتایی پۆستی فیلمێکی ترداین کە لە وڵاتی ئیتالیا تەسویرمان کردووە و بەرهەممان هێنا بەرهەمەکەش ئەبێتە بەرهەمی دەستگای میدیای کورسات خوشحاڵیەوە جارێکە پلانمان بۆ دانەناوە بەڵام ئیتر ئەوەندەی ئەگەر کێشەیەک نێتە پێش بە تەسەوری من تەوقیتێکمان داناوە بکەوتە پێش جەژنی قوربانەوە زۆر باش کاتێکە ئەم فیلمانت لە فستیڤالەکاندا وەرئەگیرێت و بۆی لە فستیڤالەکاندا بەشدار بێت تا چەند هەندانەکەوێت بۆ بەڕێزت وەکوی کە هێشتا بەڕێز ئاماژە بۆکەی کێشتا ئەم فیلمت لە فستیڤالەکەدا نمایش نەکراوە تۆ سەرقاڵی کارێکی دیکەی بەرپرسیارەتەکەی بەڕاستیە گەڕێنەوە بۆی کە ینی بەرپرسیارەتێکە کەوتە سەرشانە دەبێت کە تۆ ئەرکی قورسترەکات بێگومانەگە قسەیکی باو نەبێەوە ینی بەڕاستی ئەرکەکەت لە سەرشان قورسترە بێت و نابێت بگەڕیتەوە بێ بەردەوام ینی لیڤڵی دروستکردن و لیڤڵی بەرزبوو ئاستی فیلمەکەت بەردەوام ئەبێ لە بەرزبوونەوەی بێت باشە کاگڕێکەوت بەرز دۆک و فیلمسازێک فیلمی ناو هەرێمی کوردستان فیلمە کوردیەکان فیلمە خۆماڵیەکان چۆن نەبینیت بە خۆشحاڵیەوە ئەم چەند ساڵی هەنگاوی باشی ناوە باڵە بێگومان ئەم چەند ساڵی دوایی کە ئەو ئاستی فیلمانە ئەبینین ینی لە ئاستێکی جیهانی زۆر باژان بەڵام تاکە گرفتێک کە هەمان بێ و دوجار ئەمە بۆ چوونی ڕێکەوتە هیچ کەسی تر نییە بەنای خۆمەوە قساکەم تاکە گرفتێک کە هەمان بێت نەبوونی سکرێپتێکی باشە یعنی دایم نەقسی چیرۆکمان هەیە ناتوانم دیاری بکەم بەڕاستی بڵێم ئەرکی کەسێکە یان لایەنێکیش معنی نییە بۆ بابەتە بەڵام ئەتوانم بڵێم پێویستمان بە بینینی وەرۆکشۆپ هەیە پێویستمان بە سێرچی زیاتر هەیە بۆی کە چیرۆچکە خۆمان کۆمەلگاکەمان ئەم جوگرافیایی کە تیاژین چیرۆک گەلێکی زۆری تیا هەیە بە حکمی کە من سێرچەکەم بۆ دروستکردنی بابەتی فیلمەکانی خۆم کە زیاتر بەڵگەییە و ئەتوانم بڵێم چیرۆکی باش دروست ئەبێ بەڵام سکرێپتەریشی باشمان نییە بۆ ئەم بابەت بۆی کە دایڕێژێتەوە باشمان بەگشتی بینەری فیلمە خۆماڵیەکان چۆنە ئاستەکەی زۆر باشە بە خۆشحاڵیەوە سینەمای ئەوەی کە لە هەفتەی پێشوە بینیمان فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلمان بینی کە بینەرێکی زۆر باشی هەبوو لەو 2 ڕۆژەیە ئەوە زۆر خۆشحاڵی بوو لەبەرەوەی کە
زۆرترین بینەرمان بینی و خۆتان سپۆنسەری میدیایی فستیڤالەکەش بوون ئەوەتان بینی کە بۆ خەڵکیش ئەوە ئاشکرا بوو کە زیاتر لە 1500 بۆ 1700 کەس هات بۆ ناو هۆڵەکانی سینەما و خەڵکی هۆڵەکە کرایەوە 4 هۆڵ یەکەم ڕۆژی 3 هۆڵ پڕ بووە یەکەم ڕۆژ 3 هۆڵ بوو دواتر کرا بە 4 دووهەم ڕۆژی 4 هۆڵ و هێشتا کەس بینەرێکی زۆر زۆر پێشوازێکی باشی لێ ئەوەی کە من بینیم لە دووەم ڕۆژە ئەکتەرانی شارەکانی تریش هاتبوون هە لە نێو شاری سلێمانی لە میوان هاتبوو لە هەولێرەوەکە بۆ بینینی فیلمەکە بەڵێ خۆی تۆتەڵی شەکاری وا سێری بکەین کەواتە پێشوازێکی باش لەم مەجالە ئەکرێت و زایدنەوەشی سینەماکانیش کەوتونەتە ئیش بۆ من لە سلێمانیا ئەو دوو سینەمایی کە هەمانە بەردەوام فیلمی کارمای شەکرێت و بەردەوام بینەریشان هەیە کەواتە ئەتوانین بڕێن ئەمە دەرگایەکی باشیش و بۆ کەسانێک کە بەهرە و توانایەکیان هەیە کە ئەتوانن ئەگەر زۆر بابەتیان لە بەردەستانە بەتای بە مۆبایلەکەی دەستیان لەڕێی ئەم تەکنەلۆژیاوە بتوانن باشترین فیلمەکان بەرهەم بهێنن بەڵێ ئەوە چوینەوە بابەتی فستیڤالەکە ئەتوانین بەڵێ پشتگیری بۆ ئەمە هاندانێکە بێمە کە باس لە هاندانێکین بۆی کە بەرهەمی باشمان هەبێت ئەبێ هاندانێکیش بێت لە بەرەمە گەنجمانەیە لەوانە توانایەکی مادی باشی لە بەردەستانە بێت بۆ ئەوەی کە بتوانێت باشترین لە سەرەتا پێشکەش بکات بێگومان پاڵپشتیکردنێکی زۆر باشە تۆ دەرگایەکی بۆ ئەکەیتەوە بۆ فیلمسازێکی نوێ یاخود بەڵێن فیلمسازێکی ئەگەر بە ئەزمونیش بێ بەڵام توانایکی دارایی باشی لە بەردەستانە بێ تۆ دەرگایەکی بۆ ئەکەیتەوە لانی کەم ئەو چیرۆکیی تازەی دروست کردووە بە مۆبایلەکەی وێنەی گرتو و پیشانی تۆی ئەیاتەوە ئەگەر ئەو دەرفەتەشی نەبێ دوجار ئەو چیرۆکە بە مردووی ئەمێنێتەوە و نابینێ باش ئەمە ڕێکخراوی زۆرمانەیە لە هەرێمی کوردستان کانێک لە ڕێکخراوەکانمان تایبەتە بە هونەر و ئەدەب و کلتور ئەمانە تا چەند دەست پێش خەریان کردووە بۆی کە بتوانن بەرهەمی باشتر بەرهەم بهێنرێت من ڕاستەکەی زانیاریشی وام نییە لەو بارەیەوە بۆی کە ڕازگۆ بم لە وەڵامدانەوە کە زانیاریشی وەهام نییە بەڵام بەگشتی ئەوەی کە ئیبینم ناتوانم بڵم باڵین زانایشی مطلقاوی کە بینیومە ئەمە هەمە هەوڵی هەموو لایەکە بە تەنها هی فیلمسازێک و دەرهێنەرێک نییە هی باڵین فستیڤالێک نییە هی بەڕێوەبەرایەتیکی معنی نییە وەکو سینەمای سلێمانی بە بابەتەکە ئەمە ئەرچی هەموو لایەکە ئەرچی هەم ڕێکخراوی حکومی بیان ناحکومی بێ بەیەکەوە پرۆسسێکە بەیەکەوە ئەبێت هەوڵی بۆ بین بۆی گەشە فیلمەکەت لە فستیڤالەکەیە باشترین خەڵاتەکان فستیڤالی تریشە بەشداری بکە خۆش بێت و بەهوێ بەردەوامیش زۆر سپاس شتێکت هەبێت لە کۆتایی ئاماژەی پێ بێت من سپاسیەوە کەم دەست خۆش گرنگیدان بە بابەتەکە ئەمەش پشتگیری کتێکە و باسی پشتگیریەکانماگرێت دەستە خۆش بێت یەکێک لە هەواڵەکانمان ئەمڕۆ یەکێک لە دەرهێنەرە کوردەکان فیلمەکەی لە فستیڤالی کانە بەشداریە کاتی وادارین ڕۆژێک ببینین کە بەرهەمەکانی تۆ فیلمەکانی تۆ لە گەورەترین فستیڤالەکانە بەشداری بکە هیوادارم دەستە خۆش بکە پرسیارێکیشی لێ بکەین لە کۆتایی ڕیاڵ مەدرید میان باشە پرسیارم لێ کردو پێش تۆدیۆ پرسایی لێکردم من سەیری ناکەم هەردووکمان کێشەمان یەکەمە بیباتەوە دەست خۆش کاکە سپاس بۆ تۆ